بۆنەوە بەڕێوە دەچوو ئەم گەشتی هەواڵەکان کۆتایی پێهات و هاوکارم ئیمان لەگەڵتان بەردەوام دەبێت. ئەڤروکیا 32 ساڵ بەسەر ئەنفاڵە بادیناندا دەرباز دەبن ئەو ئەنفاڵە هەتا نەهاژی برینێن خەلکێ بادینان پێ نەهاتنە دەرمانکردن یا نەهێژ بیرکردن ئەوەکو قەلعە نزارکێ هەتا نەهاژوخینە گەنج و پیر و کاڵ و ژنێن بادینان بوێڤە هێژی برین نەهاتنە دەرمانکردن بە 32 ساڵیا بەسەر ئەنفاڵە بادیناندا دەست بنوچەیان دکەن لە 25 ئابێ هەتا 6 ئیلونا ساڵە 1980 پرانیا ناوچەیەن بادینان هاتنە کیمیابارانکردن و هەموو پێکهاتەیە ناوچەیە ژالیە 5 فرقەیەن سەربازیەن عێراقی ڕاستی گرتن کوشتن و گوهاستنێ هاتن بێ جوداهیا ئول و مەزهەبان مزگەفت بێر گوندێن بادینان هاتنە وێرانکردن پشتی 32 ساڵان نە حکوومەتێن یەک لە دوویەکێن عێراقێ نەژی جڤاکە ناودەولەتی ئەف هۆڤیتیا ڕژێما سەدام بە جینۆساید داهێناسکردن و چ قەرەبوویەکە مادی و معنەوی بۆ کەس و کارێن قوربانیەن ئەنفاڵان بادینان نەهاتنەکردن ژە ئەنفاڵا بادینان نمونەیەکێ بەحەز دکەین کو ژە خێزانێکێ 10 کەسی دوو خوشکمانە ئەو دبێژن سەربازێن بەعس لە پێش چاوێن وان خێزاناوان ئەشکەنجەدان یادە ئەنفاڵا بادیناندا نایەژ بیرکردن قەلعە نزارکێیە کو هێژ و خینە ژن گەنج و پیر و کاڵێن بادینان بە دیوارێن وێڤەیە بۆ دەما 32 ساڵانە تاکە هەواڵە بەردەوام ڕوندکێن کەلا غەریبیاوێنە 10 کەس ماڵاتەوانە؟ جیرۆگەوە درێژە 10 کەس ji xêzana xaleta pîrozê berenfala ketîne û tavî demî jî hêşta çavê wê li nûçeyekî bêserûşînbûna ezîzên wê ye. Digel her peyveka vegerana karesatê bîr hatineka ezîzên wê naxêwê dixwat. Ronduk û giriyên wê jî nahêlîtin çîrokên trajîdiyên enfalan vegerîtin. شاش براين من قري براين من أبا حفت ظلامي مهشت خيشكا منه خزيري مده ده شهيدش مالام أري والله أمشي ناحة برا أمدو خيشكي من خاله ظلام برنو ام عائلة ام ایناینا قلعه دهوکی تعذیبات داوا ام روز بتنه زبرد خالات ام نبینی ام تشالی بتعمد خواه نبینی ji xêzaneka 10 kesî tenê xaleta pîroz û xwişka wê Edlat jiyanê da mane. Hêşta jî dîmen bi dîmenên eşkencedan û êşana bira û ezîzên wan li ser destê rejîma behsa ji navçûyî li pêş çavê wan mane. ظلام هنگی القلعه دو که ما قطعان و تعذیب دان خواه برای مال پیش چاوید ما خود دینانه کشتن هندی دینانه الویری ما ظلامش ناف ما گرتن برن برین کری نت واقعا و نت هلا نبشه و نبروش ام در کبین دا بتنیزی کی ایواری دا مکنات قاعا و ظلامتینان برنش ماوی و ام نزانیم بجا برنکی و سلامیه خود القلعه دو که اما همش مانگیش که اینا قلعه دو که الویری همات زیلاد اما ظلامش ناف ما گرتن تعذیب دان و برن اما پیش چاوید ما کشتن الویری هندی دینانه و تعذیب دان قلعه و ما ایدینه دی ئەنفال ئەو کارەساتە مازنیا کو rejêma behsa ji navçûyî bi serî gel û pêkhatên Kurdistanê înayî. Li twê karasatê da nêzî 182,000 welatiyên bêgûne hatine enfalkirin. Ku gelek ji wan bi saxî û di gorên bikum da hatine şehîdkirin.
هنجی جهات نکمیا باران کرن و هشتاجی چاره نویسه پزارانج خلکی ندیاره. جبلی ویجی نیزی 4500 گندان هات نشوتاندن و تکدان. که زیده تری 600 گند جوان ین همو پیکاتن دور بادینان بون. یک جوان گنداجی گندک مالا برخابیریه که خود یا هفته انفال کریانه. ماسون احمد کرسامستو 4 دهوک. لسر و انفالاراش لدهوک نویسر ببورد بله دمن گواش بیاره امنو کرده ببریا گشتیا شهید و انفال کریان از دهو که به هلکفت و بیروریا 32 ساله در بازبون انفال رش که سال 1988 25 طباخ دست پیکر بود و حتی 6 ایلونا اوی سالم شالا و انفالا لبادینا که دیماهی که یعنی جه خاتیما انفالا بود یا که 5 فرقین لشکر ویدمیه عراق دست به انفال کردن خلک بادینا که جن زارو دیر مزگفت همو کفتنه بر اوی شالاوی تبروکه دام نویس کاره که وکولینک درست کریه لسر بشین گنده مرگتیه ببابه اف چالاکیت هیتا پره ببرن بانده بزنین کادنا و به پرتوکه داد به وکولینه دا نویسری بیاید چه بیجی دیگر برس عبدالله کولی آربین وکو نویسری اوک پرتوکه 32 سال در باز بسیده عبدالله لیل هشتا هندک بزار و چالاکیا بکرین انفالا یم دست گل انفالا تی ندیدن و ریزن پیشیه جاری پیشیه بستو بحثی پرتوک خوبه که چند جانک آمازنه بگمان کو کاراسات انفال کاراسات که هوانه بودیشی ملت کرد هاتی انجام دان البیراوریا 32 سالیا دست بکرنا اوه کاراساتی کل روژه که افریقا قناغ هشته دست بکر بویه سر رز و احترام چمینی با قربانین انفال رش وکر که نشتیمان پروری وکر که مروایتی اخلاقی کدا خلک ما بزانتن افکار اسات هات نسر ملت کو چند بجان و دجوار بوینه و داکو بر زبون خلاص ببن و اف نفش دهاتی هایدار ببتن کو اف آزادی امتداجین بر همه خوین و رنج و روندکن خلک ما بویه بیر الهنده هاته کرن کو پرتوکک یا دکومنت کاری الدور کمکوژیا که اجبیرکری امشین بیشین پروسه انفالن هشته دا اوجل گنده مرگتی کو جمارا هشت حولاتین سویل هاتی نگوله باران کنش لای لشکر عراقی و اوتانو که شوی جهه هاتی نگوله باران کنن هاتی نوگو هستن لویت هشته و هشته اوتانو که ماینه دوی گوره دا کو داخازمش خلکی مدش لاینت پیوندی دار اوه کو خل اوه کیسب کنه خودان الویره فرد بینم سپاسیه که اجدل بو جناب پارزگار دهوکی دکتر علی تتری کو وقت پشتوان و هاریکار بویه بو اوه کیسی هیویام اوه داخاز اوه کو یه بردام بدگل حوالدانت خود گل لاینت پیوندی دار تایبت وزارت شهید و انفال کریان کو او گوره بشیوه که شایسته افرفاته بینه داری و الگورستانه که رکوپیک بینه و شارتن مصفاس یعنی ایمان گلی و گازندین خیزان انفال کریا یا هر سال اوه کل پتریا وان چالاکیین که روژا انفالات هیت ساخ کرن هنده کست هینه دیدن ات ناواوی ریزن که درینشتی که دست گل انفالا هبویه بر هنده هیت داخواست کرن که ایدی او کسه دوان جهان نه ندیدن و ایدی آلین سیاسی هزتوی چنده دا بکن که او کسه تاوان بارن نابید ابروکه خودان پلو پوز بند نابا یعنی آلین سیاس نابا حزبین وادا بله ایمان چک در جمال جدهوکی بله انفال سرکردان بردامن و بین افبرن ام 2014 جبیر نکن واکو سری کردین مین ازدیاتی و دی ساجی اوین کو پلانین نحز و دجمنین کردان دگیرن ناوا ولات دوی کو واجی باش ناس بکن
ئێژان لە هەولێرەژی بۆ بانکا خوێنەیە وەرگرتنە پلازما خوێنەیە ئامیر نو هاتنە هەفکارە خۆهێر و مەولودی لەسەر vê mijarê وەردەگرم ئەو ئامیر چاوانە چ جوداهیاوان دیگە لە ئامیرێندی هەیە هێرۆ بەڵێ ئیمان بانکی خوێن یەکێکە لەو شوێنانەی جیا لەم کاتەدا کە سەرقاڵی وەرگرتنی پلازما لە هاوڵاتیانە بە پێی ئامارێکە لە بەردەستیانە تاکو ئێستا زیاتر لە 400 پلازما بۆ 1200 کەسیان جابین کردکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا هاتوون بێگومان دوای هەڵمەتی یاخود بڵین بەخشینی پلازماش و دوای ڤایرۆسی کۆرۆنا و پێش ڤایرۆسی کۆرۆناش شوێنێکە کە تایبەتمەندی خۆی و پێویستی بە کۆمەڵی کەرەستە و پێداویستی تایبەتی پزیشکی هەیە ئەمڕۆ ڕێکخراوێکی ژاپۆنی کۆمەڵە کەرەستە و پێداویستی تایبەتی هێنا و پێشکەشی بە بانکی خوێن کردەوەی کە ئامانجێتی و ئەو کەلوپەل و پێداویستیانە لە چ ئاستێکداوە چەندێ ئەم پێداویستیانە کە بۆیان دابینکردن و قاسم محەممەد نوێنەری ئەم ڕێکخراوە لەگەڵمانە دەبێت کاک قاسم جەنابەت وەکو نوێنەری ئەو ڕێکخراوە ژاپۆنیە ئەگە ئاماژێ پێ بکەیتکە ئەو کەلوپەل و پێداویستیانی کە بۆ بانکی خوێن دابینتان کردوە بریتی بوون لە چی و ئامانجی سەرەکیتان چ بووە کە ئەم هاوکاریتان گەیاندوتە بانکی خوێن پێشەکی بە خێراتندان دەکەم ئێمە منەظەمەی JCF یابانیە لە 2014ەوە لە کوردستانی زۆر پرۆژەمان هەیە پرۆژەکانمان هەمووشی لە ڕێگەی حکوومەتی یابانیە تایبەتە بە بەشی پزیشکی ینی چۆن بڵێ سەحی لە کوردستانە زۆر پرۆژەمان هەیە وەکو کردنەوەی چەند بنکەی تەندروستی لە کوردستان ئەم جارەیشە پرۆژەکەمان دابینکردنی کەلپەی ئامێری وەکو بەید یا کرایسە تەرفیوج و شێکەر و چەند ئامێری دیکە تقریبا بای 200,000 دلار بوو تەکلیفەی دابینکردنی ئەم ئامێرانە ئێمەشە مەبەستمان لەم دابینکردنی ئەم ئامیرانە بۆ ئەوەیە کە تەطویری بەشی خوێن بکەین لە کوردستان بە شێوەیەکی عام یعنی بۆ ئەو کەسانە کە پێویستیان بۆ خوێنە خاصمەوەکو نوێنەری ئەو ڕێکخراوە ژاپۆنی لەگەڵما بوو ئاماژە بکەین کە ئیمان لە ساڵی 2012 ئەم ڕێکخراوە بەردەوام پێداویستی پزیشکی بۆ سەرجەم بنکە تەندروستەکانی کوردستان دابین کردووە دکتۆر هۆشیار لەگەڵمانە دکتۆر شاکو بەڕێوەبەری بانکی خوێنەکە ئاماژە بەم چالاکی ئەم جۆرە ڕێکخراوانە بکەی بۆ یارمەتیدانی شوێنە پزیشکیەکان بۆ شوێنە تەندروستە تا چەندە گرنگە و ئاماژەش بکەیت کە تاکو ئێستا پلازمای خوێنەوە دابکرێت پلازمای خوێن لە چ ئاستێکدا طبعا دیارە کە ڕێکخراوی JCF یابانی هەڵسان بە دابینکردنی 14 دانە ئامێری پزیشکی و دە قەروێلەی تایبەت بە خوێنبەخشین بۆ بەڕێوەرتی بانکی خوێنی خۆمان لە هەولێر ئێمە دەستخۆشیان لێ دەکەین طبعا ئەمەش لە کاتێکدا دابینکردنی ئەم ئامێرانە کە حکوومەت بە قەیرانێکی داراییدا تێپەر دەبێت و دابینکردنی تۆزێک ئەستەمە و ئیتر ئەو میزانیە بۆ دابینکردنی ئامێری پزیشکی میزانیەکی وا تەخسیس نەکراوە بۆیە بۆ ئێمە زۆر گرنگ بووە فەراغێکی زۆر ئەوەی پڕ کردەوە و سوودێکی زۆری لێ دەبینین طبعا بەنسبەت بەخشینی پلازما لێرە تا ئێستا بەردەوامە دوای بانگوازەکەی وەزارەتی تەندروستی و ئێمەش چەندجار لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنوانە بانگوازی خەڵکمان کردوون ئەوانەی کە چاکبۆی ئەم پەتەیان کە سەردانی ئێمە بکەن و پلازما بەخشن خۆشبەختانە و بە سوپاسەوە دەڵێنکەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی ئێمان کردووە و پلازمان بەخشی و لە کاتی ئێستادا تا ڕادەیەک ڕەسیدێکمان داناوە لە پلازمای کۆڤید-19 با بڵێن و هەر نەخۆشێک پێویستی پێ بوو بێت بۆمان دابین کردوون زۆر شاریاسین بەڕێوەبەری بانکی خوێنی هەولێر لەگەڵما بوو ئیمان لایەکەوە ئەم ڕێکخراوە ژاپۆنیا ئەم کەرەستە و پێداویستانی بۆ بانکی خوێن دابینکردووە لایەکیشەوە بەڕێوەبەری بانکی خوێن ئاماژە بۆ دەکات کە هەڵمەتی بەخشینی پلازما وەرگرتی پلازما لە بانکی خوێن هەروە بەردەما و داوا لە هاوڵاتیان شکە بە تایبەتی ئەوانەی کە تێپەڕیوە بەسەر نەخۆشی کۆرۆنادا بێن و سەردان بکەن بۆ بەخشینی پلازمای خوێن بۆی کە دابینیکەن بۆ ئەو نەخۆشانەی کە ئێستا توش هێرۆ مەولودی ژە هەولێر لە کەرکووکێژی پرۆژەیە چاندنا 1 ملیۆن داران دەست پێ دکات و چەندین جوانێن خۆبەخش تێدا بەشدارن هەفکارێ مهێمن دەلۆ ژێ دەرێزانیاریان دەدە دەزانن کەرکووک یەک ژ ناوچەین هەری گەرمێن عێراقەیە پلە یا گەرمایە زۆر بلندە لەوێ دەرێ بزانم هەڵمەت بچە ئاوایە هەتا کەنگی دەبەردەوام بکەش بۆ کەسکردنە باژار بەڵێ کۆکار گروپێکی خۆبەخشن کۆمەڵی گەنجی کەرکووکن ئامانجیانەوەی ڕێژەی سەوزایی لە کەرکووک زیاد بکەن بۆیە ساڵانە بە چاندنی هەزاران نەمام دایانەوێ هەتاکو و ساڵی 2005 ژمارە ئەو نەمامانی دەیچێنن بگەێنە 1 ملیۆن پار
پار ساڵ 11,000 نەمامیان چاند ئەم ساڵیش بەنیازن 20,000 دیکە بچێنن وەکوتم تا ساڵی 2021 دەگەێنە 1 ملیۆن نەمام بەمەشیانی هەم پلەی گەرمی کەرکووک بەهۆی بڵێن زیادکردنی ڕێژی سەوزایەوە بڵێن نزم دەبێتەوە هەم ینی کەرکووکیش لە ڕووی سەوزاییەوە جوان دەبێت ینی دیمەنی کەرکووک ئێستا بە تایبەتیانی وەکو هەموو لایەک دەزانین شارێکی نەوتیە زۆر پێویستی بە ڕێژی سەوزایە ئەمە پرۆژەیە و گەنجانەیە ئێستا لێرە خۆیان ینی لەسەر ئەرکی خۆیان نەمامەکانیان چاند و پەروەردەی دەکەن تاکو مانگی 11 لە مانگی 11 نەمامەکان هەمووی دەچێنن کە مامۆستا ئیسماعیلم لەگەڵا و سەرپەرشتاری پرۆژەکەیە باسی ئەم پرۆژەیەمان بۆکە مامۆستا دەستان خۆش بێت پرۆژەکەتان چی ینی ئەتانوێ بەم چاندنی ئەم نەمامانە کەرکووک چی لێ بکەن بەڵێ سەرەتا بەخێر بێن ئەم نەمامانەوە کۆبینی درێژەکراوەی هەڵمەتی ساڵی پارە کە 11,000 نەمامان لە یەک ڕۆژە چاند لە کەرکووکە پار ساڵ کۆکردنەوەی نەمامەکان بوو خۆبەخشان و با بڵین ئەوانەی کەوا خێرخوازان نامەکانیان کڕی و ئێمەش بەخشانمانەوە بەسەر کەرکووکە بەسەر گەڕەکە هەموو گەڕەکانی کەرکووک 30 گەڕێکی ناو شاری کەرکووک بەڵام ئەمساڵ ئەوەمان دانا باشتر بوو کەوا بە تۆ ئەم نەمامانە خۆمان بەخێویکەین کە ڕاستی ژمارەکەشمان زیاد کرد و کولفێشی کەمتر بوو لەسەر خۆمان و لەسەر خۆبەخشەکان و لەسەر خێرخوازەکان ئەمساڵەوە کۆی بینی 21,000 نەمامە ئەم 21,000 بەنیازین بۆ مانگی 11 ئامادە بێ ئەوە تقریبان 3 هەفتەیە وا گەورە بوونە ئیشمان لەسەری کردووە و لێرۆ سپاسی هەموو ئەو کەسان ناکەم کە بەشدار بوون لەگەڵمان هەموو خۆبەخشەکان بە تایبەت ئەوانیش کەوا خێرخوازان کە هاوکاریان کردوین لە کۆمپانیای گاردنستی پرۆژەی گاردنستی لە شاری کەرکووک و مەشتەل محەممەد و کۆمپانیەکانی بەرهەم و لەگەڵ ئەوانی کە لە ساڵی پاشا یارمەتیان داوین و زۆر سپاسیانەکەین ئامانجی ئێمە گەیشتن بە ڤژن و ڕوئیای ئێمە ئەوەیە کەوا لە ساڵی 2025 1 ملیۆن نەمامان لە کەرکووک چاند بێ کە ئەمە ئەبێتە هۆکاری دابەزاندنی پلەی گەرمای کەرکووک ناو شار بە ڕێژەی 6 بۆ 7 پلەی سەدی لە هاوینە و لە زستانیشە تەبعەن پلەکە زۆر نزم نابێتەوە لە بەرەوە ڕێژەی 6 زیادەکان ناو شارە کە ڕێژەی 6 بەرز بووە سەرمایەکی زۆر خراپ دروست نابێت کە هەموو ساڵە دروستە بێ و گەرمایەکی زۆر بەرز دروست نابێت کە ساڵە ناگاتە 50 سەر و 50 زۆر سپاس کاتمانەرەوە نەبوو دیارە کەرکووک لە ڕووی بڵێن ڕێژەی سەوزایەوە سەدا 2 بۆ 3 خۆی ستانداردی جیهانیە بێ هەر شارێک سەدا 14 سەوزایی هەبێ دیارە بە چاندنی ئەم ملیۆن نەمامە ڕێژەی سەوزایی بێگومان لە کەرکووک زیاد دەبێت و هەدیمەنی کەرکووکیش بەگشتی جوان دەبێت بەێ هەوڵەکە جوانێن کەرکووکێ دخوازم باژارێ خۆ کەسک بکەن ئەم ji بۆ ئۆکسسیجینێ هەم بۆ پاقژی و جوانیە و داخستنە پلێن گەرمای هێ من دەلۆژی کەرکووکی لە تەهرانە پەیدارە حکوومەتە ئیرانی علی ڕەبیعی داخبە از سال جاری تا 1406 تراز دریاچه ارومیه لە ساڵی ئەم ساڵ تاکو ئێستا 640 میلیارد تومەنمان بۆ بژاردنەوەی دەریاچەی ورمێ تەرخان کردووە ئەمڕۆ ئەم ساڵ دوا قۆناغەکەیە کە دەتوانین بڵین ئەو دەریاچەیە تا ئاستێکی زۆر بژاوتەوە گۆلی ورمێ چ لە ڕووی قەوارەوە لە چ لەو ئاوەی چۆتە ناویەوە تا ئاستێکی زۆر بژاوەتەوە باسێکی دیکە ئەمڕۆ کە باسمان کرد پەیوەندی بە کارەبا هەبوو بە ئاوە هەبوو کە لە دوو کابینەی ڕابردوودا کە ئێمە توانیمان لە 2011ەوە ئێمە بە دوواداچینمان کردو و جێبەجێمان کردن ئێمە لە بواری کارەبادا توانیمان پرۆژە بڕیارەیەکمان داناکە یارمەتی داین بۆ کە بتوانین دیارە بیرۆکەیەکە کە پێشتر ئیمام خۆمەینی ئەو بۆچوونەی هەبوو سەبارەت بە کارەبا ئەو پێیوا بوو کە دەبێت کارەبا بۆ 30 ملیۆن کەس ئەوانەی کە هەژارن ئەوانەی کە کارەبای کەمتر بەکاردەهێنن بۆەوەی کە کارەبا بوو ئەوان بێبەرامبەر بێت ئەوە بەمانای ئەوەیە کە نییە کە گروپەکانی دیکە نەسن ناو ئەو 30 ملیۆن کەسە هەر کەسێک کارەبا کەمتر بەکار بهێنێ بێگومان کارەباکە بۆ ئەو بێبەرامبەر دەکەوێت
ئێمە لە مانگی محەڕەم داین ئەم پێویستی دەزانم کە هەندێک خاڵ لەم بوارەدا ئاماژە پێ بدەین ئێمە سەدان ساڵە کە یادی لە خۆبوردووی ئیمام حوسین و منداڵەکانی دەکەینەوە و ئەوە بە پرسەیە کە ئێمە لەو مانگەدا دەکەین بەشێکە لە کللتوری ئێمەیە ئێمە نەتەوەی ئیمام حوسینین ئەوە بەشێکە لە ناخی ئێمە نەک لە نێو شیع مەسەبەکان بەڵکو لە نێو مسلمانان و مەسەبەکانی دیکەشدا ئەوان هەموو ئێرانیەکان کە لە نێو ئێرانی گەورەدان ڕێز دەگرن لە محەڕەم و لە ئاشورا و تاسوعادا راپۆرتەکان پێمان دەگەی کە بەشێکی زۆر لە ئەو پرسە دەگێڕن مکانیزمەکانی خۆپارێزی کۆڕۆنایان جێبەجێ کردووە ئێمە سپاسیان دەکەین هەموو ئەو بەرپرسانەیە کە وایان کردووە کە لە ڕێوڕسمەکانی ئاشورا و تاسوعادا خۆپارێزێکی تەواو بکرێت ئێمە ئەم ساڵ وەکو محەڕەمی ئەو ساڵ وەکو نمونەیەکی بێوێنە سیر بکەین و ئەوە بتوانین بۆ خۆمان بەجێ بێڵین باسی کۆڕۆناش لە ناوەندی نیشتیمانی کۆڕۆنادا باس کراوە ئێوە هەواڵەکەتان بیستووە بەڵام خاڵێک هەیە کە لە کۆبوونەوەدا باس دەکە ڕێژەکە باس لەوە دەکات کە گیان لە دەستدان بەوەی کۆڕۆنا خەریکە دادەبەزێت ئەگەرچی بەردەفکی حکوومەتە ئیرانەیە بەحسا بەژاندنە گوڵاورمێ کرد هەروەها گوتی ئارمانجا ڕێبەرە ئیرانی ئەوەک و کارەبا بێ پارە بگەهە زتر ژێ 30 ملیۆن کەسێن هەژار لەوی وڵاتیش بەرکو ئەو کێمتر کارەبێ بکارتینن بەحسا ڕۆژێن عاشورایە کرد گوتی بخۆ پارێزی ئەڤڕۆژە بڕێوە دەچن هێژان لە هەولێرێژی بەریانها ئەمیندارە گشتی وەزارەتە پێشمەرگە جەباریاوەر ئاخەڤە نها ببینن کردنی ئەم سێ خاڵە بەڵام لێ تێگەیشتن هەیە دەربارەی زۆر لە خاڵەکان و پێویستە ئێمە بۆ هەموو ئەو خاڵانە ڕۆژشیۆنی گونجاو دانین ئەو کاتەکە ئیمزا کرا بە ڕێکەوتنێکی لە نێوانی هەردوولا ئەکەوینە بواری جێبەجێکردنەوە بەڵام تاکو ئێستا لە هیچ لەو بابەتانە هێشتا نەکەوتونەتە بواری جێبەجێکردن بەڵام پەیوەندیمان هەیە بە بەردەوامی بە پەیوەندی هەم لە کۆبنەوەکان هەم بە پەیوەندی بە هۆکارەکانی پەیوەندی لەگەڵ لە نێوان لژنەی با هەردوو لژنەی باڵای هەماهەنگی هەولێر ئێمە لە گفتوگۆ داین لە گفتوگۆ ئێمە وەکو ئەم بابەتە وەکو یەک پاکێج سیرەکەین یعنی بە پچر پەشڕی سەری ناکەین لەبەرەوەیە ئێمە وەکو یەک پاکێژ دوایی لەسەری ڕێکەکەوین و ئیمزا لەسەر یەک پاکێجی پرۆسەیەکی هەمانگیەکەی بەڵێ هێشتا ڕۆژی کۆبنەوەکە دیاری نەکراوە بەڵام بێگومان ینی کۆبنەوەی بەردەوامان دەبێت چونکە بڕیار دراوە هەموو مانگێک لژنەی باڵا کۆبنەوەیەک بکە بێگومان ئەم جارە کۆبنەوەیەکیان لە هەولێرە بێ کۆبنەوەیەکیان لە بەغا بێ کۆبنەی پێشتریان 27 لە هەولێر بووە کۆبنەی 2 حەوت لە بەغا بۆ حتمما ئەم کۆبنەیە لە بەغا دەبێ و ئێمە بەس لەسەر ئەو بابەتە نیە وەکو چۆن بەڕێزان جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت برادران لە هەموو ئاسەکانی سەرۆکایەتی هەرێم کە باس لەوەکەن کە ئێمە بەردەوامین لە پەیوەندەکانمان لەگەڵ حکوومەتی فێدراڵی عێراق بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان ئێمەش وەکو وەزارەتی پێشمەرگە ئەم بابەتە بەردەوام دەبین لە گفتوگۆ کردن لەگەڵ لایەنی وەزارەتی بەرگری عێراق لە ڕێگای ئەو دوو لژنە باڵای هەماهەنگیە بۆی بگەینە وەکوتم ڕێکەوتنێکی کۆتایی ئەوەی کە بڵاو کرایەوە هەمووتان دوێنی لە سوسیال میدیا بینیتان کە کۆبنوویەک ئەنجام درراو لە لایەنی بڵێن بەسەرپەرشی جەنابی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و بە ئامادەبوونی جێگیری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و بڕیار دراوە دەربارەی بڵێن جێبەجێکردنی خشتەی ئازار و ئەیلۆلی پلەبەرزکردنەوەی ساڵی 2017 سوپاس و حکوومەتی هەرێمی کوردستانەکەی تەمان ئەمە جاری ڕێکاری هەیە لە ئەنجومەنەوە ئەشێتە سەرۆکایەتی هەرێم ئەبێ فەرمانی هەرێمی پێداچێ و جێبەجێکرێک گرنگ ئەوەیە ڕەزامەندی دراوە لەسەر ئێمە لە وەزارەتی پێشمەرگە 5 لژنەی باڵامان هەیە بە پێی یاسایی ژمارە 2 ساڵە 2020 دەربارەی بابەتە سەرەکیەکانیش پەیوەندیدار بە ئێمە یان 5 بابەت پەیوەندیدارە بە ئێمە لیژنەکان بەردەوامن لە کۆبنەکانی خۆیان هەم
لە نێوانی وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی هەفتا و هەشتا هەم لەگەڵ وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێمە بێگومان بە پێ ئەو پلانەی حکوومەت ئەو خاڵانی کە پەیوەنددارن بە هێزی پێشمەرگەی کوردستان هەمویان بە پێ ئەو یاسایە جێبەجێکرێن. بەڵێ هاوپەیمانیتی نێودەوڵەتی تاکو ئەم دقەیە بەردەوام هەموو ئەو هاوکاریانەی کە پێشتر لە کاتی دامەزراندنی هاوپەیمانیتی نێودەوڵەتی لە ساڵی 2014 مانگی هەشت بۆ شەردژی داعش لەگەڵ هێزی پێشمەرگە بوو کە هاوکاریکردنی هێزی پێشمەرگە لە ئاسمانەوە مەشقپێکردنی هێزی پێشمەرگە ڕاوێژکاری کردن بۆ هێزی پێشمەرگە بەشداریکردن لە پرۆسەی ریفۆرم یارمەتی هێزی پێشمەرگە بە چەک بە تەقەمەنی بەو شتانە تاکو ئەم دقەیە بەردەوامە و هیچ ئاڵوگۆڕێکی بەسەردانە. ئەو ئەتوانی جەنابەت من ئەمیندارە گشتیە وەزارەتا پێشمەرگە جەباری ئاوەر بوو گوتی پێشینەها وەزارەتا پێشمەرگە دگەل وەزارەتا بەرگریە عێراقی لە هەولێرێ جڤیانە بڕیارە جڤینە ئەفجارە لە بەغدایە بە لێدە ماوەی نەهاتیە دەست نیشانکردن هەروەها گوت ئەم لەسەر گفتوگوێن خۆ بەردەوامن بوو گەهشتن بڕێکەفتنا داویە پێشینەها دەهات گوتن کو 4 جهاتنە دەست نیشانکردن کو بە هەف بەشی ئەو ڤەڵەهیە ئەمنی ژالیە پێشمەرگە و هێزین عێراقی تێدا بێنە تژێکردن ji بوونە هێلانە شانەیەن ڕازایên داعشê yek ji cihan Kerkûk e ku heta niha jî nakokî li ser ew her du alî negihiştina rêkeftina dawiyê ji bo rêkeftina dawiyê her du alî berdamin li ser guftûgûya. Hêjan di heman kivanê de û nêzîkî 10,000 çekdarên Daişê li Iraq û Sûriyê çalakin. Berpirsê beşa robirbûna terûrê li netewên yekbûyî Vladimir Varnakov di raporekê de aşkera kir. Tevî derbasbûna 2 salan li ser serkeftina bi ser rêxistiya Daişê li heya niha çekdarên wê rêxistilên li Iraq û Sûriyê çalakin û di dema borî de hejmara êrişên wan zêde bûne. Di raporê de hatiye niha çekdarên Daişê girov kiryarên xwe encam didin ji bilî Iraq û Sûriye li Libya û çend navçeyên dî çalakin. بله لسر گشتدانین داویه لدریا سپی هفکار خونالین دریج انقره وردگرم افروکه های کوماس لی انقره باورم هیچ نهاتیه دبی پشتی اسینای دبی انقره یعنی آلمانیا دخوازن اف بین کاریه دنا برا ترکیه و یونان ابکه که هر جو هف پیمان ناتویه نه نخوازن شرک دنا برا ناتویه داد چه ببا او ناتو به پارچه کرن دوی دمه دا مانوره که سربازی جالیه ترکیه و لدریا ناوراز بره وده چه ترکیه به وی پنگاوه دخوازه چه بیجه یعنی؟ بله وقت زنین ترکیه ده ماه تباخه ده ناو تکسک را گهاند بود ده اصل خود ده 23 ماه تباخه ده وقت او ناو تکسا ترکیه تاجد بود بله ده 23 ماه ده ترکیه را گهاند کو وان وقت ناو تکسا خو حتی 27 ماه تباخه برفرح کرنه دوی چارچوبه ده یونانستان آنتی ناو تکسک بلاف کر یونانستان جی آنتی ناو تکسا خو جی ایروپی و ده دست بگیرن او هر وها حتی 27 ماه لدوره کل کلین سیسمیک به کشتی اوروچ رئیس ترکیه ده پک بینه yani Yunanistan'ı de bergeriyen berferahiyen evlahiye ver bigire ligori daxuyaniya Yunanistan'ı liser anti nav teksa Yunanistan'a yamtkarın bejinku Wezareta Berevaniye ya Türkiye'ji bersi vekta anti nav teksa Yunanistan'ı Wezareta Berevaniye ya Türkiye'ji got de heman devera ku Yunanistan'da ev bergeriyen berferah pekbine gerek evlahiye de pekbine tatbikata ke pekbine keştiyen Türkiye'ji delleve dere gerek evlahiye pekbine le başure cezireye girite Ango iro her du keştiyen her du devleta namtkarın bejinku delle devere rubru tatbikata ke serbazi pekbinen aliyeden serokomar Türkiye Recep Tayyip Erdoğan doh peşti civina kabine oxal ser yani nav teksa anti nav teksa Yunanistan'ı daxuyani ek balavkir de daxuyani oxada serokomar Türkiye Recep Tayyip Erdoğan raxnel Yunanistan'ı gert u got nav teksa Yunanistan'ı hamu keştiyen le devere daha xatere de daxuyani oxada Erdoğan vaha got o her vaha got
هەگەر ژنها پێوە لە دەوەرێک قەزایەک چێ ببە بویەرێک نەخۆشیەکە خراپ ڕوو بدە بەرپرسیارە ئێوان بویەران یانانیستانە دەداخوێنیە خۆدا سەرۆک کۆماری تورکیە رەجەب تایب ئەردوان وها گوت هەروەها بەرداگی سەرۆک کۆماریە تورکیە ئیبراهیم کاڵن ژی لە سەروەیەکی ئاخوی دەداخوێنیەکە خۆدا ئیبراهیم کاڵن دەبێژە دە ئەسلی خۆدا مە هەودیتنێن خۆش بۆ چارەسەریەکی بە یانانیستانێرە گەلک بە پێشوە بربوون لێ بەلێ یانانیستانە بە مسرێرە ئەم دکارم بێژن و ڕێکەفتنێک ئیمزا کرد و ئەو ینی هەودیتنێن مە بە یانانیستانێرە ژە ئاوێرە چوون ینی یانانیستانە پرۆسەیە چارەسەریە خرا کرد ئیبراهیم کاڵن دەداخوێنیە خۆدا وها دەبێژە وەکتە ژامەژە پێکرد هەی کۆماس وەزیرە کارên derve yê Almanyayê îro seredana Enqerê dike tê çarekirin ku hey Komas yanî evlî seredana Atînayê bike li vê derê bi Nikos Dendias wezîrê karên derve yê Yevnanistanê û her wiha bi serokê hikûmeta Yevnanistanê Mitsotakis re dê hevdîtinekê pêk bîne piştre jî tê çarekirin ku were Enqerê û li vê derê bi Mevlût Çavuşoğlu wezîrê karên derveyê Tirkiye re hevdîtinekê pêk bîne her wiha daxuyaniyeke hewbeş ji Aliyê Çavuşoğlu û hey Komas ve dê were belavkirin saat 19 saat 7 êvaret tê çarekirin ku daxuyaniyeke hewbeş dinabera hey Komas û Çavuşoğlu de were belavkirin em dikarin bêjin ku Almanya dixwaze dinabera Yevnanistan û Tirkiye'de roleke navbenkar bilîze beriya seredana Enqere û Atînayê hey Komas daxuyaniyek belavkir li ser kêşeyên li deryaya Naverast û got bilindbûna re geşiyan bi tenê zirarê digihîjîne aliyên li deryaya Naverast her wiha herî zêde jî yanî zirarê digihîjîne Yevnanistan û Tirkiye îro tê çarekirin ku bi wezîrê karên derve yê Tirkiye re hevdîtina pêk bîne ka em ê bibînin hewlên Almanyayê dê bibine yanî çareseriyekê di navberê Yevnanistan û Tirkiye'de dabîn bikin yan ne? Nalîn dirêj Enqerê. Li ser pabendbûna welatiyan bi rêkarên xweparêziya hevkarê Hawjîn Cemal ji Silêmaniyê werdigirin. Pabendiyên xelkê diçe astêdana bi giştî divê demê de. Din li nava bazarê yanî xelek dema mikan dibestin yan ne? بەڵێسلااوان لێبێت لەگەڵ بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون و گیان لە دەزان بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی بەردەوام هۆشداری ئەوە بە هاوڵاتیان دەدرێت کە پێویستە پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن دووری نێوانیان بپارێزن دەمامک بە شێوەیەکی زۆر پێویستە هاوڵاتیان بەردەوام بیبەستن بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت و ئێستا من لە ناو بازارم بە ڕێژەیەکی زۆر کەم هاوڵاتیان پابندی ڕێنمایە تەندروستیەکانن کە ئەمە ڕۆژانە هەر پزیشکێکی پسپۆر و هەر کارمەندێکی تەندروستی لە پارێزگای سلێمانی کە ئێمە پرسیای لێ دەکەین هۆکاری بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی چی ئەوان دەڵێن پابەندنەبوونی بەشێک لە هاوڵاتیانە بە ڕێنمایە تەندروستیەکان وێنەکان دەبینن خۆتان وەک دەبینێت بەشێکی زۆر کەم لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بە تایبەتی بەستنی دەمامک کە ئەمە داکە هۆکاری خۆپارێزیە بەتایبەت لە شوێنە گشتەکان و ناوبازارەکان بۆ ئەوەی کە گواستنەوەی ڤایرۆسەکانە نێوان هاوڵاتیان کەم ببێتەوە بۆیە وەکو بەرپرسانی تەندروستی باسییان لێوە کردووە کە ئەگەر هاوڵاتیان پابندی ڕێنمایە تەندروستیەکان نەبن ڕەنگە بۆ چەند مانگی ئایندا دۆخی پارێزگای سلێمانی بچێتە دۆخێکی مەترسیدار. باشە هاوژین شان و ملت هەندێک پانە هەندێک خۆ بدە لایەکی با زیاتر خەڵکی ببینن. بەڵێ من ئەمەوێت وێنەکانتان بۆ بگوازمەوە ئێسەگەر کامێرامانەکەم هاوکارم بێت وەک دەبینرێت ئێستا ئەم بازارە شەقامی مەولەویە بەردەم بەردەرکی سەرا وەک دەبینرێت وێنەکان دەبینن کەمترین هاوڵاتی دەمامکی بەستووە بە تایبەت لەو شوێنانەشی کە هاوڵاتیان ڕویان تێدەکەن وەکو چێشتخانەکان یاخود شەربەتخانەکان و ئەو شوێنانەی کە هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستی ڕووی تێدەکەن تا هاوڵاتیەک دەبینی دەمامکی بەست بێت کەمترین هاوڵاتی دەبینیت کە دەمامکی بەست بێت ئەمەش پێچەوانی ئەو ڕێنمایانەیە کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و هەروەها لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی پارێزگای سلێمانی و تەنانەت وەزارەتی تەندروستیش باسی لێوە دەکەن. ئەم بازارە تا دێت ڕۆژانە قەرەباڵختر دەبێت ئێستا هۆکاریەوەی کە کاتژمێر 11:30 لای داوە پاژنیوەڕوان خەڵکێکی زیاتر ڕوو دەکەن ئەم بازارە وەکلەوەی کە ئێستا بەڵام ئەو کاتیش کاتێک ئێمە دێنە ناو بازارەکان دەبینین کەمترین هاوڵاتی پابندی ڕێنمایە تەندروستیەکانە کە ئەمەش ئەم خەمساردەی هاوڵاتیانیش بەرامبەر بە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و بەستنی دەمامک مەترسیەکی گەورەیە و هەتاکە هۆکاریش ئەتوانین بڵین بۆ جارێکی دیکە بەرزبوونەوەی ئامارەکان بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی چونکە پێشجەژنی قوربان ئامارەکانی توشبوون و گیانە دەزان لە پارێزگای سلێمانی کەمتر بوو وەک لە ئێستا بەڵام تێکەڵاوی جەژن و هاتنی ژمارەیەکی زۆر لە گەشتیاریش بۆ پارێزگای سلێمانی بە تایبەت گەشتیاری عەرەب و کە ئێستا بەشێکیشان لە ناو بازاڕەکان دەبینرێت
ئەوانیش پابندی ڕێنمایە تەندروستەکانی بۆیان هۆکارێکەوەی کردووە ڕۆژانە ئامارەکانی توشبوون و گیان لە دەستدانیش لە پارێزگای سلێمانی بە ڤایرۆسی کۆرۆنا بەرز بێتەوە کاتێکە دوێنێ ڕاگەیەنراوە 91 توشبووی نوێ بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی ڕاگەیەنراوە بەرزبوونەوەی ئامارەکانی ژۆک و بەرپرسانی تەندروستی بەردەوام باسی دەکەن گرفتی گەورە بۆ نەخۆشخانەکان دروست دەکات چونکە ئەگەر بێت و ڕێژەکە هەروە بەردەوام بێت ڕەنگە بەشێکی زۆری نەخۆشخانەکان توانێت وەرگرتنی توشبووی دیکەیان نەبێت کە ئەمەش گرفتی سەرەکی بۆ توشبوانی نوێ دروست دەکات و بەتایبەت ئەو توشبوانی کە باری تەندروستیان چێگیر نیە و پێویستە لە نێو نەخۆشخانەکاندا چارەسەری پێوی زۆر بگرن. ئاژین جەماڵی سلێمانی بە هەڤرا دەرباسی نوچەیان سپۆرە دەبن هەفکارێمە کاروان فاخر دیگەل هەوادایە باشی. دەم باش ڕۆنالد کۆمان دەست بە ئێگلایکینە چارەنەوی سیارێکردن تیمە بارسلۆنا کردیا ڕۆژا دوشەمبێ بە تەلەفۆنێکی لویس سوارێز و ئارتێرۆ ڤیدال ئاگادارکینە دپلانên ودا nabin و jera gotînê çîmekidin ji bo xwe bibînin. Lê gorî jê derên medyayên Katalonya herwa Spanya Bosket, Omtitî û Rakitî jî çavare peywendiyeke komanekê ji bo wê çendê çarenivî sewana jî bête îklaykirin. ڕۆناڵد کومان دەستی بە یەکلاکردنەوەی چارەنووسی ئەو یاریزانانە کردووە کە وەکو بەشێک لا پلانەکانی وەرزی داهاتوو دەستنیشانی نەکردوون لە یەکەم هەنگاویدا کومان بە تەلەفۆن بڕیاری خۆی بە لویس سوارێز و ئارتۆرۆ ڤیداڵ ڕاگەیاند. لویس سوارێز هێرشبەری ئۆروگوایی بارسلۆنا کە لەوەتەی ساڵی 2014 لە بارسلۆنا یاری دەکات یەکەم یاریزانی بارسلۆنا بوو کومان پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ کردو و پێی ڕاگەیاندووە وەرزی داهاتوو لە پلانەکانی ئەودا نابێت داوای لێکردووە یانەیەکی نوێ بۆ خۆی بدۆزێتەوە. ڕۆژنامەی مۆندۆ دیپۆرتیڤۆ ئاشکرای کردووە تاوەکو ئێستا بارسلۆنا لەبارەی وادەی دەستپێکی ڕاهێنانەکان هیچ زانیاریەکی بە سوارێز نەداوە. کومان بە پەیوەندی تەلەفۆنی هەموو شتێکی یەکلا کردوێتەوە و بە سوارێزی گوتووە ئەم هاوینە یانەیەکی دیکە بۆ خۆی بدۆزێتەوە کە هاوینی 2021 گرێبەستی لویزیتۆ لە بارسا کۆتایی دێت. سوارێز لە 283 یاری 198 گۆڵی کردو و 109 گۆڵیشی دروست کردووە. ڕۆژنامەی مارکا ئاشکرای کردووە کومان لە دووەم پەیوەندی